ماوەیەکە ستافی کورتەفیلمی فایلی یەک سەرقاڵی ئامادەکارین بۆ بەرهەمهێنانی کورتەفیلمێکی نوێ. کورتەفیلمەکە لە سیناریۆ و دەرهێنانی سۆنیا جەلیل زەنگەنەیە کە پێشتریش کاری لە کورتەفیلمێکی نوێدا کردبوو کە ئەویش کورتەفیلمی 7.5 بوو کە بەشداری لە چەند فستیڤالێکی نێودەوڵەتیشدا کرد. ئەم کورتەفیلمەی ئێستا بە بەشداری ژمارێک لە ئەکتەرە دیارەکانە، لەوانە یەکێک لە خانمە ئەکتەرە دیارەکان کە ئەویش نەرمین کاوانیە کە دوای چارەسەرێکی زۆر و دابڕانێکی زۆر بەهۆی نەخۆشیەوە دواتر گەڕایەوە سەرکاری هونەری و لە دواتریشدا ئەمە یەکەم کاری خاتوو نەرمین کاوانیە لە دوای ئەوەی کە چارەسەرێکی زۆری لە نەخۆشی شێرپەنجەدا وەرگرت بوو. بێگومان ئەم کورتەفیلمە ماوەیەکە ستافەکەی سەرقاڵی ئامادەکارین و چەند ڕۆژێک بەر لە ئێستا کاری وێنەگرتنەکەی تەواو بووە و لە پرۆگرامەکانی داهاتووی کورتسات مەگەزیندا راپۆرتی زیاترمان دەربارەی کورتەفیلمەکە دەبێت. ماوەی چەند مانگێکە ستافی کورتەفیلمی فایلی یەک سەرقاڵی ئامادەکارین بۆ بەرهەمهێنانی ئەو کورتەفیلمە. کورتەفیلمەکە لە سیناریۆ دەرهێنانی سۆنیا جەلیل زەنگەنێ و ژمارێک لە ئەکتەری بەتوانە بەشداریان تیادا کردووە با سپۆنسەری نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە ئیسپانیا و سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورتسات و بەشی فیلمسازی زانکۆی سلێمانی. جێی ئاماژەیە یەکێک لە ئەکتەرە دیارەکانی ئەو کورتەفیلمە هونەرمەند نەرمین کاوانیە کە دوای وەرگرتنی چارەسەر بۆ نەخۆشی شێرپەنجە یەکەم بەرهەمە کە ئەو هونەرمەندە دەستی کردوتەوە بە نواندنی کورتەفیلمی فایلی یەک. سپاسدانەکەم. وەڵاهی خۆشەویستیم بۆ کارەکەم بە تەئکید. پاشان دابڕانێکی زۆر پێویستم بۆ بوو کە ئیشە بکەم. خراپی هەموو ئیشانێکێتە بەردەستم وای لێکردم کە دوا بکەم بەڕاستی، بەڵام وەکو ئەم سیناریۆکە هاتە بەردەستم سەرەتا لەبەرەوەی کە کاراکتەرەکە زۆر گرنگە لەلام هەرچەند نامێ باستیکەم، بەڵام حەزم کرد بۆ کاراکتەرەوە یعنی کاراکتەرێکی جیاوازە بۆ من دەربکەمەوانی و خۆشەویستیم بۆ سۆنیا وای کرد کە جارێکی تر ئامادە بمە و ڕاستە ساردە و جەوەکەی نالەبارە بۆ من، بەڵام هەوڵێم ئیشەڵڵا وجودێکی باشم هەبێ. ئاداران زۆرە پرسن ئێستا دۆخی تەندروستی چۆنە؟ سپاس بخوا. سپاس بخوا باشم، ئەڕۆم لەگەڵ عیلاجەکان و بەردەوام لە ململانیەکان لەگەڵی هیوادارم باشتریش بم لە بۆی بتوانم زیاتر کاری خۆم بەردەوامی پێ بم، بۆیە لە ئێستاە ئەتوانم بڵێم سپاس بخوا زۆر باشم. پرۆژەی دوای ئەم کارۆ چیە بێ؟ هیچ بەرهەمێکی تر ئامادەیە؟ خۆ بۆ هیچ کارێکی تر ئامادە کردووە؟ دووبار ئێڵێمەوە بەداخەوە لەبەر خراپی کارەکان، چونکە بەڕاستی من بەردەوام جەخت لەواکەمەوە کە کارێکەکەم ئەمێ هەنگاوێک بەرەو پێشەوە بڕۆم نەک بۆ دووە، ئەمێ کارەکانی ترم تێپەڕێنم بتوانم کارێکی باشتر بکەم. بۆیە بەداخەوە لە ئێستاە وەکو هەموو قەیرانەکانی تریش هونەر لە ئێستا لە قەیرانایە بەداخەوە، بۆیە ئەو کارانی کێتە بەردەستم لە تمۆحی منانیە بەداخەوە، بۆیە هیچ شتێکی وانە لە بەردەستما جارێ. پێم خۆشە پامێک بەجێ بێڵی پامی گەڕانەوە بۆ کاری نواندن. ببینەرەکەم ماڵم خۆشمێن بەڵێن بێ هەتا بتوانم کارتان بۆ بکەم و لە خزمەتی هەموو ژنانە بم بە تایبەتی اینجا بەگشتی هەموو کۆمەڵگاکەم لە ڕێ هونەرەکەمەوە.